ایدی تماشاوان نجام مجارا گشکاریه بگمانی پلان حکومت هریما کردستان تایبەتی کابینانه هی و باوی که راست خو به سرپرشتی سرک وزیرانجی که ولده کو سکتر گشت و گزاری وجینه و وجاندنه که باجی بخوابه دیتیه هاتنا ویرجا زورا گشکاران و جهن گشت و گزاری و وان خدمت گزاریان تن دابین کردن و بگمان گواهی دراوی که دلیر محمد اوری و بری گشتی گشت و گزاره هولیره البته هولیر پایتخت کردستانه ویری هجماره که گلک گشکار قصد ویرید کن حال استودیو میوانه منه کایدلیر بخیر بی سلامت كاكا ایکش هنگ گلی هنر تایبەتی جالیه هندک تورین جواکیلین عرب مجارا بازگاه البته خلکی که هم تید بوتون بلین تایبەتین خود تید بوتون بوسان تید لوده که گلک سر بازگاهان دروز بید لدروی که گلو تنسیق آواد گل بازگاه چه با کاراسانی بیت کرن زو بین در باز کرد. بله زور سپاس كاكا لبو جنابت لبو کردستان 24 دست پێکی چی باشە لە بۆ ڕوژاندنی کۆمەڵێک بابەت کە لە ماوەی ڕابردوو لە سوشیال میدیا لە هەندێک کەناڵی جیاجیا قسە لەسەر کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان بەتایبەتیش لە هەولێر و بەتایبەتریش لە بازگەکان قسەی لەبارەوە کرا. ئەمە ڕاگەندراوەکمان هەبوو لە بەڕێبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەولێر لە ڕاگەندراوەکە گوتمان لەوێنە گەورەکەدا سەرکەوتنی کەرتی گەشت و گوزارە کاتێ لە ڕۆژێکدا لە یەک بازگە سەرەوەی 15000 گەشتیار دێتە ناو شاری هەولێر ئێتو دەزانی لە کۆمەلگای عراقی یان کۆمەلگای کوردی یان کۆمەلگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست شەو لە بۆ خەوتنە بۆیە زۆرترین فشارەکان لە ڕۆژ تا 12 شەو دەبن ئەگەر بە بەردەوامی وەری بگرن بە شێوەیەکی ڕێژەیی نزیکەی 1000 گەشتیار لە کاتژمێرێک هاتوتە ناو شاری هەولێر تەماشا بکە ئەو ڕێژەیە ئەگەر بازگەی هەر لێ نەبێ بۆ خۆی جۆرێک لە قەرەباڵغی و لۆ دروست دەکاتن لۆیە ئەو حاڵەتانی ڕوودا حاڵەتی یەکجار نۆرماڵی تیمەکانی ئێمە لە بەرەبەراتی گشتی گەشت و گوزاری هەولێر لەگەڵ بەڕێزان و هەڤاڵان و هاوکارانی ئێمە لە بازگەکان لەو پەڕی پرۆفیشناڵی لە خزمەتی ئەو گەشتیاراندا بوون بەڵگە بۆ ئەوەش ئەگەر سەرنجتدا بێ زۆرێک لەو کۆمنتانەی لەو ڤیددیوانە کە بڵاو کرابوون و نووسرابوون ئەو گەشتیار عەرەبانە بن باسییان لەوە دەکرد کە چەندە بە پرۆفیشناڵی و بەهادی و لەسەر خۆی پێشوازی لەو گەشتیارانە کرایە ئەمە جگەلەوەی کە تیمەکانی گەشت و گوزار هەر لەوێ بە گوڵ و شیرینی و ئاوی سارد و کۆمەڵێک شتی جیاجیا لە پێشوازی ئەو گەشتیاراندا بوون بۆ ئەوەی ئەو گەرمایەکە لەگەڵ خۆیان هێناویانە لە بازگەکان بەتاڵی بکەنەوە. بەڵێ کادلێر هەڵبەتە دەبێت ئەوەش بڵین تورنجڤاکیدا زۆری گەشتکارن عەرەب هەنە یعنی بە ئەوەیەکە تەشویقا جهێن گەشتکاریان هەرێما کوردستانێتکەن بە ئەوەیەک یعنی بنمونە هەولێر دەبێژن دوبەیە حتا دوبەیەکی خۆشترە يعني بخۆشی گەل و ینی ڕێنیشاندەرێکنە ڕێخۆشکەرەکدینە کۆندە جێدەتر گەشتکارن عەرەب قەستارێما کوردستانەکەن پێشتر ئاماژەم بۆدا کە لە کۆمنتەکان خەڵکی یەکجار زۆر باسییان لە لەو ئەمەدەسازیە دەکرد و لەو پرۆفشناڵەتە دەکرد کە پێشوازی لە گەشتیاران دەکرا حکومەت هەرێمی کوردستان زۆر بە فرە ڕەهەندیکاری لەسەر کەرتی گەشت و گوزار کردیە و ئەوە دەرئەنجامەکەیە بۆ منە ڕێگاوبان لە هەرێمی کوردستان لە ئاستێکی هێندە باڵادایە کە خەڵک بە ئارامی بێتن جۆت سایت بوونی هەموو ئەو ڕێگا سەرچانێکانە گەشتیار بە ئارامی بەردەگاتە ئەو شوێنێک کە دەوێتن ئەمە جگەلەوەی بەڕێزان لە پۆلیسی هاتوچۆ هەروە دەستگاکانی ئەمنی ئێمە لە کەرتی گەشت و گوزار هەمان بێکەوە توانیمانە ئەو ژینگەی دروستکەن کە ڕێک ڤیژن و یا جەنابی سەرۆکی حکومەت هەرێمی کوردستانە بۆ ئەوەی کە کەرتی گەشت و گوزار بچێتە ئاستێکی باڵاتر ئەمە جگەلەوەی کە بینە سەر ئەو لایەنەی کە جەنابەت لە تۆڕە باس لە تۆڕە میدیاکان تۆڕەکانی سوشیال میدیا دەکەی کە لەوێ هەندێک لەوانە تەرویج زۆرێک لە مارکتینگ بۆ هەرێمی کوردستان دەکەن کاکە کار حەقیان دەزانی سەرنج بدە لە هەرێمی کوردستان و لە شاری هەولێر دەتوانی لە گەرمای هاوین بە 3 کاتژمێر بڕۆیە شوێنێک کە بەفری لێیە ئەخر ئەو ژینگەیەکی زۆر لەبارە بۆ کەرتی گەشت و گوزار لە هەولێر بڕۆ دەڤەری باڵاکایەتی بڕۆ پڕژا بڕۆ هەڵگورت لە بەفر دەبینی لە چلێ هاوینەکە ئەمڕۆ یەکەم ڕۆژی هاوینە بەفر دەبینی بۆی بۆ گەشتیارێکی عەرەب بۆ گەشتیارێک کە لە دەرەوەی هەرێمی کوردستان دێتە کوردستان کە بەفر دەبینی لە هاوین بەڕاستی دیمەنەکە دیمەنێکی ئاسایی نییە ئەوە جگەلەوەی کە ئەو با بڵێن ژێرخانە ژینگەیە کە هەیە لە ئاستی شوێنەوار لە ئاستی با بڵێن پێک هاتە ئاینیەکان لە ئاستی بێکۆژیان لە ئاستی ژینگەی کوردستان کە ژینگەیەکی تەواو سەوزە بۆ هاتنی گەشتیاران ژینگەیەکە ژینگەیەکی زۆر لەبارە ئەگەر باس لە ژێرخانی کەرتی گەشت و گوزاریش بکەین ئەگەر حەزکردگەنا دوایی بەسێکی دلێر ئەنی هەولێرێژی یەکەم شێن بێژین هەمی جه پڕ بوونە جمەی دیرۆمە ڤیدە سەواژەی بەگرتیە ئەنی هەر جایکە تو بچی گەشتکارن مۆڵ خواردنگە مراتبات قەڵا هەولێرێ پارکە سامی عەبدوڕەحمان ینی ئەزوارم لچاف جەژنین دەربازبووی هەرکردنی دەربازبووی زۆرترین گەشتکار هاتنە هەولێرە کەواتە گەل و هین چاواشیانە ئیدارە وێراوشە بکەن تەقەبل و لەخوای گرتنە ڤان گەشتکاران بەڵێ بالمناسبە ئەو شەی جمەی دێ لە بۆ ئێمەی کەرتی گەشت و گوزار کە کاری تێدا دەکەن
وشێکی زۆر خۆشە دەستەواژەیەکی زۆر باشە حەزمان لێ هەر هەموو ڕۆژەکانی ساڵ کوردستان جمعی بە لە هاتنی گەشتیاران ئەمە پێش ئەو بگەینە جەژن کۆبوونەوەی کرا لە دیوانی پارێزگای هەولێر سەرجەم فەرماگە پەیوەنددارەکان بەشدار بووین بۆ ئەوەی ئامادەسازی لە بۆ بەردۆخە بکەین لەبەرەوە ئامادەکارەکان لە ئاستێکی باڵادا بوو خۆشبەختانە تووشی هیچ حاڵەتێکی نەخوازراو نەهاتین ژێرخانی کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان بەتایبەتریش لە هەولێر لەگە بەراوردی بکەین بە هەموو عێراق ئێمە لە ژێرخان لە هەموو شوێنەکان بەهێزترین بۆ نمونە ئێمە 289 هۆتێلی جۆرە و جۆرمان هەیە لە یەک ئەستێرە تا 5 ئەستێرە ئێمە 94 موتێلمان هەیە کە ئەوە جگە لەوەی کە هەندێک شوێن بەکار هاتووەکو کەپری گەشتیاری ئەوە جگە لە کۆمەلگاکانی گەشتیار کە هەمویان بێکەوە تابلۆی گەشت و گوزار لە هەولێر دروست دەکەن خۆشبەختانە بۆ ئەوەی کە بتوانین ئەو سەرینانەی کە لە هەولێر هەنا بەشێکی باش لەو گەشتیارانە بکە ئەمە جگە لەوەی کە زۆرێک لەو گەشتیاران بۆ خۆیان خزم و خانەخوێ و کەسوکاریان لە کوردستان هەیە بۆیە خۆشبەختانە دیمەنەکە لە ئاسە جوانەکە کەم نەبوو بەڕاستی توانیمان بە شێوازێکی زۆر باش لە خزمەتی و گەشتیاران دابین تا ئەو موتێل و ئوتێلێن تە گوتی هەموو پڕ ببوون تەژی ببوون ئەگەر بە بەرپرسیارەتیەوە قسە بکەم ئێمە گروپێک هەیە کە زۆرێک لەو بەڕێزانە تێدا بەشدارن بۆ پێیکە دەبێ بەردەوام ئێمە لە پەیوەندی دابین لەگەڵیان خۆشبەختانە دەرەنجامەکان هێندە ئەرێنی بوون کە دەبێ باسی نەکەین بۆ بە چاو نەچین ئەوە خاڵەچیان وەجگە لەوەی کە ڕێستۆرانت و چێشتخانەکان کە بوونیان هەیە لە هەرێمی کوردستان وێڕای پابەندی کۆمەڵایەتیەکانیان کە کار دەکەن ڕۆژانە بەڵام لە ڕۆژانی جەژن هەمویان گەڕانەوە سەرکارەکان خۆشبەختانە یەک گەشتیار لە هەولێر نەبووە کە ویست بێتی ژەمێکی خواردنی گەرمی دەستکەوتن بێبەش بوو بێتن هەر بۆیە کە تیمەکانی پشکنینی ئێمە کە بەردەوام پێداچنەوە بەکارەکانیان دەکرد بۆ بتوانن گەشتیاران لە ژەمی گەرم بێبەش نەبن بە شێوازێکی زۆر باشکارەکانیان ڕایی کرد بەڕاستی کردی تایبەت لەو جەژنە لە ئاستێکی زۆر باڵا هاوکاری تیمەکانی ئێمە بۆ هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بوو بۆ ئەوەی گەشتیاران کە دێن ناو شاری هەولێر بە دڵشکای نەگەڕێنەوە بۆ بێن کە ببین ئەو ژێرخانە بەهێزە هەیە جەهم لە کافێ بگرە لە ڕێستۆرانتەکان بگرە لە هۆتێل و لە موتێلەکان بگرە ئەوە جگەلەوەی کە بۆ خۆی خەڵکی هەولێر و خەڵکی کوردستان بە کۆی گشتی خەڵکێکی خانەدانە زۆر بە ئاسانی دەتوانن لە خزمەتی ئەو میوانان دابوون کەواتە خزمەتگوزاریە کو پێدیوە حتا ئالیە هاتن چونێ بە ترافیکێ بە vamانێ خواردنێوە دابینکردنە بوو گەشتکاران بێگومان هەر لە بازگەکان کاتێ ئەو گەشتیاران دێنە ناو شاری هەولێر ئێڵی گەرم بوونیان هەبووە تیمەکانی ئێمە لەوێ بوونیان هەبووە ئەوە جگە لەو ڕێزانەیە کە لە بازگە کار دەکەن لە دەست پێکەوە بۆ کودەستێکی ئەمین کاتی هاتوونە ناو شاری هەولێر تا گەڕانەوەیان ئێمە لە خزمەتی ئەو گەشتیاران دەدەبین ئەگەری سەرنجتان دابین ڕاگەندراوەکەی پارێزگای هەولێر کە دوای کۆتایی هاتنی جەژن ڕایگەیاند بینیمان لەوەیە کە هیچ حاڵەتێکی نەخوازراو کە کێشێک بۆ گەشتارێک دروست ببێتن لە شاری هەولێر ڕووی نەداوە بۆ خۆی لەوێ بە بڵێن دەستکەوتێکی گەورەیە بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە هەولێر ئەمە توانیمانە بە شێوازێکی زۆر باش لە خزمەتی ئەو گەشتیاران دابین ئەوە لە بەرچی جگە لەوەی کە ئەرکی ئێمە وەکو خزمەتکردن لەو سێکتەرە هاوکات ئومێدی زۆریشمان هەیە کاتە و گەشتیاران دەگەڕێنەوە شوێنەکانی خۆیان هەر یەکێک لەوانە ببنە باڵیۆز بۆ کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان کاتی دەگەڕێنەوە شوێنەکانی خۆیان بە شێوازە باسی هەم ژێرخانی کەرتی گەشت و گوزار لە هەولێر بکەن تۆ بەحسێ ژێرخانی دکەین هەڵبەتە هەولێرە گەلێک جهێن سەرنج ڕاکێشانە بوو نمونە مەزنترین پارکە سەراستی عێراقی پارکە سامی عەبدوڕەحمان منارە شانەدەر گەلێک جهێندن هەنە و هەولێر باوەیەکی سەرسوور هێنەر مەزن دەبێت بەرفرا دەبیت جادên gelekên balkêşine ku serasê rojhilata navî degmenin weku 120 105 ew cada verê heta çîte dûyekê cûsayî de heta dawiyê kewata ji bilî van projeyên ku li berçavin heye gelo bû pêtir مکمکردنا ژێرخانە گەشتکاری هەولێرە چه پرۆژێن دنیای استراتیجی هەنە زین کاکار دەبێت سەبرمان لێ بگرن تا پرۆژەکان تاو دەبن بۆ دەرەنجامەکان ببینن دەمێ پێت بڵێم کە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان زۆرترین گرنگی لە کەرتی وەبەرهێنان بە کەرتی گەشت و گوزاردراوە هەر لە ڕۆژانی ڕابردوو لە منبەری کوردستان 24ەوە بە ئەمە ڕامانگەیان 42 کۆی کەرتی وەبەرهێنان لە خزمەتی کەرتی گەشت و گوزاردا بووە ئەوە بۆ ئەوەی کە لە ساڵانێکی زۆر نزیک دەبینین کە کەرتی گەشت و گوزار لە بەتایبەتی لەو ڕوئیە و ڤیژنێکە لە کابینەی نوێم هەیە چەند بە باشی دەکەوێتە سەرپێ بۆ ئەو ژێرخانە بچێتە ئاستێکی باڵاتر ئەوە جگە لەوەی کات ئێمە باس لەو ژمارانە دەکەین بێگومان دەبێت بەردەوام پرستیج و کواڵەتیشمان لە بەرچاو بیتن بۆ نمونە بڕۆ سەردانی هۆتێلێکی 5 ئەستێرە بکە لە شاری هەولێر بەراوردی بکە لەگەڵ هۆتێلێکی 5 ئەستێرە لە وڵاتێکی دیکە تمشا دەکەیت ئیشەکە چەندە بە پرۆفشناڵەتی کرایە چەندە ورد چەندە دەقیق کار لەسەر ئەو پرۆسێکرا بۆ ئەوەی کەرتی گەشت و گوزار ناسنامەکەی لە هەرێمی کوردستان
ناسنامەیەک بتوانین لە دنیای دەرەوە بۆ پەڕی سەربەرزیەوە بڵێن ئەو ناسنامەی ئێمە کارمان لەسەر ئەوە ئالیە خەڵکی بەبێژی پرسێکی گرنگە بوون منە تو زانیژیک ئەو گەشتکارێتینە هەرێما کوردستانی بتایبەتی هەولێرێ کلتورên cuda bîro bûçûnên cuda tê geştan cuda heye kewata gelo ji aliyê civakî ve ji aliyê xelkê hewlêrê veş xelkê Herêma Kurdistanê bigiştî ça teqebila van kelturên cuda tê tekirin ça pêşwazî vî xelkî tê tekirin ça têne qebûl kirin کاکەکە لە ئاستی دنیا لە ئاستی دنیا یەکێک لەو کارە گرنگانەیەکە کە گەشت و گوزار کاری لەسەر دەکە بابەتی سەلامەتی گەشتیارە کاتی دەڕۆی وڵاتێکە تو یەکەم پۆینت یەکەم خاڵکە تەماشای دەکەی دەبزانانی ئایا ئەو وڵاتە وڵاتێکی سەلامەتە بۆ گەشتیار یاخود نا لەو خاڵەیاندا پاڵەوانانی ئاسایش و هێزەکانی ناوخۆ ڕۆڵی گەوریان هەبوو بۆ ژینگەیەکی سەلامەت بۆ گەشتیاران دروست بکەن ئەو خاڵێکیان خاڵی دووەم دەزانی زۆرێک لەو گەشتیارانی کە سەردانی وڵاتان دەکەن لە یەکەم بەرکەوتنیان لەگەڵ شۆفێری تەکسیەک با بڵێن ڕوئیایەک و وێنەیەکیان لەلا دروست دەبێتن کە ئەو وڵاتە وڵاتێکی چەندە سەلامەتە بۆ گەشتیار خۆشبەختانە شۆفێرانی تەکسی لە هەرێمی کوردستان بە نمونەوەری بگرین نیان هێشتووە ماکێکی خراپ با بڵێن ڕوانگەیەکی خراپ لای گەشتیارانی ئێمە دروست بێ دواتر بڕۆ ناوەندەکانی پێشکەشکاری خزمەت گوزاری دواتر بڕۆ بازاری شار کە بازارێکە تەماشا دەکەی وێنەکەی لە شەو ئاسایی ڕۆژانی ئاسایی گۆڕاوە تەماشا دەکەی خەڵکێکی جۆرا و جۆری تێدا هەیە لەو بازارە دەکاتە دوکاندارێک بەو پەڕی بەرپرسیارەتیەوە لە خزمەتی گەشتیارێک دەبێتن لە ناگەڕێکە ڕۆیاک لای دروست بێتن کە فێڵ و گزی لێکراوە ئیدی ئەو گەشتیارە بەس هەست بە دڵنیاکی زیاتر دەکا کە دەگەڕێتەوە ڕێک دەبێت ئەو باڵێۆزێکی پێشتر ئەم لە قسەکانم ئاماژەم پێدا خۆشبەختانە ویژدانی خەڵک لە هەرێمی کوردستان زۆر زیندووە ئەو یەک دوو کولتوری کوردی وەک کولتورێکی خانەدان زۆر لە خزمەتی کەرتی گەشت و گوزار بووە ئەرچی ئێمە زۆر ئاسان بەس دشوپینم تایبەتیان ئەفندێک عربهەنە تایبەتیجی کندێک بگومان ئەستێرێن عربهەنە لە سوشال میدیادا gelek جوانی بەحسی وی کەلتورێک و لە هەرێما کوردستان دەکەن داوی پرسامدە ئەو بیت ئەکە بەردەستێتە بێشخۆ بەردەوام تێن گەشتکە دەبێتانە ئەز تو تاوین هەر بهێن لێ ئامارە داویە گەل و بوێ جەژنی چەند گەشتکار هاتنە هەولێرێ کاکار من ئەمارەکەت پێ دەڵێم کە لە ڕاگەندراوی پارێزگای هەواردن بەسەردا تێنەکردن بەڵام بەردەوام گۆڕانکاری بەسەردادە ئێمە لە ڕۆژانی ڕابردەوەی ڕامانگان 1970 گەشتیار تەنها ئەو گەشتیارانەیە کە لە ڕگەی کارتی دڵنیاییەوە هاتوون ئەوە جگەلەوەی کە گەشتیاری ناوخۆی بە ڕێزێک لە دهۆ کاتیە یەک لە کەرکوو کاتیە یەک لە سلێمانی یەک لە ڕاندە بەردەوام ئەو جموجۆڵێکی زۆر باش ئێمە زۆر دیش بەڕاستی با بڵێم زۆری دڵمان بە گەشتیاری ناوخۆ خۆشە ئەو گەشتیارەیە کە لە دهۆک دێتە هەولێر لە سلێمانی دێتە هەولێر باوەڕی وایە کە دەتوانیت چەند ساتێکی خۆش لە هەولێر بگوزارێنی پێشتر ئەو گەشتیارە تۆزێک دوورتر دەڕۆیشتە وڵاتێکی دیکە لەوێ کاتە ئارامەکانی خۆی بەسەر دەبێت بەڵام خۆشبەختانە ئێستا دەبینی هەولێر ئەو ژینگە لەبارەیە لەبەر ئەوی بڕاتە وڵاتێکی دیکە هەر لە وڵاتەکەی خۆی دێ لەگەڵ هاوزمانانی خۆی لەگەڵ خەڵکی خۆی ئەو چەند ساتەی کە وەکو پشو هەیەی بەسەری دەباتە نیوەم وایە کە بتوانین لە ئاز بەرپرسیارەتی و ڕۆیە و ڤژنی کابینەوەمی حکوومەتی هەرێمی کوردستان دابین ئەو ژینگەیە ببینە ئاستێکی باڵاتر بۆ ئەوەی بەڕاستی کەرتی گەشت و گوزار وەکو کەرتێکی نانەوتی دەمارێکی زۆر بەهێز لە خزمەتی خەڵکی کوردستان باشتر بەرەو پێش ببین بەلشخوا دەرئەنجام جیدگارن ڕۆژ بە ڕۆژێ ڕەوشە گەشتکاری پێتر دەبە پێتر گەشت دەبە بەرحاڵ گەلێک سپاس برێز دلێر محەممەد بە بەری گشتی گەشت و گوزارە یا هەولێرێ هەڵبەت هەولێر پایتەختە هەرێما کوردستانێ گەلێک سپاس کای دلێر